100 150 سەد باڕێک بێ 100 تابقیەک یان دوو تابقی دوو تابقی دوو بڕۆ بچینە تابقی دوو وەرە برام وەرە قازانجە ئەوە هاتینە تابق دوو 30 سانیەت هەیە هەتا 100 هەزاری شتی هەردەگری خوار 100 هەزاری بوو ئاساییە بووە 101,000 هەموو ڕەفز دەبتەوە دەست پێ بکەن ئەو هالەکەەوە خۆمە بە هەگرا ئۆتە مۆنۆپۆلیێکی بەجاری 29,000 بەس ئاگا لێبی وەختت نەمالۆ خۆ شتی دەست دێ 10 سانیە 9 سانیە هەگرا 5 سانیە 3 سانیە 2 سانیە تاو بابچینە کاشێری تەوان زۆر بە قەناعەتە ئەو شتانی هەری گرتیە هەز دەکەم خوار 100,000 ئەوە پەزلی 500 بە چەندە 30,000 دارتەک مۆنۆپۆلیەک لەگەڵ پەزلشکە ئەولەکن پەزلەکان بوو ئەوش 20,000 وڵای هەز دەکەم 100,000 دەبی ئەتێ ئێستا تقریبن والله بزانم ناگەی بووە چەند بووە 83,000 لەگە مۆنۆپۆلیەکی ئەویشیان 29,000 هەمووی کردیا 112,000 زۆر داوای لێ یەک پەزلت هەگرتووە خوار 100,000 بوو وراوە دەبووی زۆر بەخێر بێ خۆشەویستی بەخێر بێ لە بارگەی